بەناوی خۆی بەخشنی بیرەبان ئەزیزان لە بەنامەیەکی تری پامی تۆ لەگەڵ ئێوەی ئازوو خۆشەویستە بن ئەمڕۆ لە هاوڵاتیانە پرسین ئایا سیلەی ڕەحم چ پێناسەیەکی لای تۆ ئایا توانی وتە سیلەی ڕەحم بەرامبەر خزم و کەس و کارەکە جێبەجێ بکەی ئایا هەندێک کەس کە لە وەرزی بەهار ئاشتە دەرەوە بۆ دەشت و دەر و سەیران و بۆ شوێنێکی دوور بۆ ئامادە نییە بچێ سەردانێکی خزم و کەس و کارەکە یان براکە یان خوشکەکەی بکات ئێمە ئەمە لە هاوڵاتیانە پرسین بزانین ئەوان چیمان پێڵێن ئێوەش بینەرمان بن سیلەی ڕەحم چییە لای تۆ؟ سیلەی ڕەحم خۆشەویستیە. باشە هەندێک کەسمان هەیە ئەو بەرە وەرزی بەهارە چین ئەچێتە دەرەوە بۆ شوێنێکی دوور بۆ دەشت و دەر بۆ سەیران بەڵام ئامادە نییە سیلەی ڕەحم بەرامبەر خزم و کەس و کارەکەی جێبەجێ بکە تۆ چیان پێڵێ؟ وڵای من ئەڵێم ئەوانە ئەبێ کەسایەتی و سیلەی ڕەحم بەجێ بێن بۆی کۆبنەوە لە شوێنە گەشتیارەکان لە سەفرە و نەکانە بۆی بە یەکتری شاد بن بۆ خۆشەویستی چکە هەم سروش خۆشەویستە هەم ئینسانەکانیش. تۆ کەس هەیە دڵت لێ عاجز بوو بێ ئێستا؟ وەڵا هەموو کەسێکی زەوی دەکا بەڵام تر لەم کاتەیە پێویستە ئامادەی ئێستا ئاشتی بکەیتەوە. بەتاکید بەڵێنێکمان پێدەیکەوە لە دوایان بەنامەیە ئەو کەسێک کە ڕەنگە ئەو دڵی تۆ عاجز کرد بێ یان حاڵەتێکی لەو شێوە ئامادەی ئاشتی بکەیتەوە و کۆتایی بە ئەو بارگژێ بێ. بەتاکید حەزەکەم ینی هیچ هینێک لە دڵمان نەمێنێ بۆی چکە ئێمە هەمومان مرۆڤیش پێویستی بەوەیە کە بە خۆشەویستیە بە دڵی کەس نەشکێنێت چکە ئینسان دنیا ئەوە نایەن هەموو مامادە مردن هەیە ئەبێ سۆز و خۆشەویستیمان هەبێ. کۆمەڵێک کەسمان هەیە بەجەستە مردوون بەڵام سەیرەکەین بە بەردەوامی باز لە یادگاریەکان و بە بەردەوامی باز لە خۆشەویستەکانی ئەوان نەکرێ هۆکاری ئەوە چی ئەو کەسانە بە بەردەوامی یادگاریەکانیان لێ دەینەوە باسیەکەین؟ وەڵام هۆکاری ئەوەیە کە چاکن کە چاک بوون بەرامبەر کەسایەتیەکان ئەوانەی بە چێ سۆزی باوکایەتی بێ دایکایەتی بێ مرۆڤەکان. ئایا سیلەی ڕەحم چ پێناسەیەکی لای تۆ؟ سیلەی ڕەحم شتێکی ئیجتیماعیە زۆر مهمە دینیشە ئەو ئینسانانە یەک بە یەکترین نێزیکترەکە. سیلەی ڕەحم هات شوێ کە سوکار خۆت بکەیت و خوشک و براکان بەسەر بکەیتەوە دایک و باوکو کە ئێمە ئەبێ سیلەی ڕەحممان هەبێ بەرامبەر خوشک و دایکمان بەرامبەر کەس و کارمان بەرامبەر دراوسێکانمان. بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیاوە سیلەی ڕەحم پەیوەندیەکان کەم بۆتەوە. بەڕای منەوە کەسانەی کە پەیوەندی لەگەڵ خزم و کەسیانە خۆشترە کەسێکی تەندروسترە. هەر کەسێک کە بتوانێت سیلەی ڕەحم وەجیبانە قەدر خۆشی زانستیە. سیلەی ڕەحم چییە لای تۆ؟ سیلەی ڕەحمەوەیە هاتشۆی یەکتر نەپسڕێنی هاتشۆی یەکتر کەی زوو. باشە هەندێک کەسمان هەیە بۆ سەیران و بۆ دەشت و دەر لەم بەهارەیە چێتە دەرەوە بەڵام ئامادە نییە بچێ سەردانێکی خزم و کەس و کارەکەی بکات داوە چی لێیان پێم چێ بۆوان؟ داوام لەو کەسانەیە هاتشۆی یەکترکەن بەزۆ پەیوەندی بۆ نییە برا گەورەکە ئەوە شتێکی ترەوان شتێکی ترە. نامە بەسمەوەیە بۆچی ئەو کەسانە ئامادەن بۆ شوێنێکی دووری وا بڕۆن بەڵام بۆ سەردانی خزم و کەس و کارەکەی ناکات لە کاتێکا ڕەنگە لەبەر شتێکی بچوو دڵیان عاجز بوو بێ ئێستا ئامادە نییە کۆتایی بۆ باگرژێ بێنێ ئەمە هۆکاری ئەوەی سیلەی ڕەحمی نییە پێم چییە بۆ دەسە مرۆڤەکان خۆیان برا گەورە کوێ دەسە مرۆڤەکان خۆیان. سیلەی ڕەحم هات شوێ کە سوکار خۆت بکەیت و خوشک و براکان بەسەر بکەیتەوە دایک و باوکو. باشە هەندێک کەس هەیە بۆ سەیران و دەشت و دەرەوە بەهارە چێتە دەرەوە بەڵام ئامادە نییە سەردانی خزمەکەی کەس و کارەکەی دراوسەکەی بکە ڕەنگە شتێکی بچووک بوو بێ. باشە ئەو جۆرە کەسانە پەیام چییە بۆیان داوە چی لێیان؟ ئەبێ لە بیدایەت ینی هات شوێ کە سوکار خۆت بکەیت لە ئەنجا سەیران و شتەکەش بکە سوکارەوە خۆشە سەیران و دەرچون وایە. باشە هەندێک کەسمان هەیە ڕەنگە بەجەستە ئێستا لای ئەمە نەمابن مردبن بەڵام بە بەردەوامی یادگاریەکانیان قسە باشەکانیان سەردانەکانیان باسەکەین هۆکاری چی ئەو کەسانە لای ئەمە هەر بە زیندوێت هێمێنەوە؟ ئازیزن لە دڵمانە بۆیە بە زیندوێ بێن یەکێکی لەوانە باوکە کە شیرنەکە ئەڕۆیان دایکە ئەوانە هەمووی عەزیز لامان. تۆ سیلەی ڕەحم بەجێ هێناوە بۆ خزم و کەس و کارەکە؟ ئەلحەمدوللا لەخوا بزیان بەڵێ. باشە کەسێک دڵت لێ عاجز بوو بێ ئێستا بین تاتەوانە ئەتوانی لێرەوە پەیامێکی بۆ بنێری یان چۆنەڵی
بە جۆرە لە جۆرەکان کۆتایی بۆ بارگژەی نێوانتان بێنی والله زۆر ڕۆشتمە بۆ لای بەس تر ئەو جوابدانەوەی نەبووە چی بکەم چی پێڵێ لێرەوە والله من گردنیم ئازا کردەوە دایمیش لە دڵمایەکە لەگەڵم قسە بکە بەسکەرنەی کاتی لێک سیلێ ڕەحم چییە لای تۆ وڵی بڵم چێ سلێ ڕەحمی ترە و ئینسانە خۆی کەوتۆگە ڕەحمی هەبێت باشە چییە پێناسەی چێ لای تۆ یان چۆن پێناسەی سیلێ ڕەحمەکەی وڵی ئیتر بە ئەو کەسێک کە بە ڕەحم و ئەبێ بزانە بەرامبەرەکەشی چۆن و چۆنی و بە ڕەحم بێت و تر ئاوایە حەزەکەی تەمەنت بەرەکەتی تیاابێ و ماڵت ڕست و بەرەکەتی زیاد بێ ئەیمجا لەوە خۆشتر هەیە لە دینیا پێغەمبەری خوا درودی خوای لێبێ فەرمێت ئەگەرتانەوێ ڕست و بەرەکەت لە تەمەن و ماڵتانە هەبێت سیلێ ڕەحم جێبەجێ بکە تا چەند توانیتە سیلێ ڕەحم جێبەجێ بکەیت وڵا هەتا بتوانم هەر سلەی ڕەحمم بەجێ بەجێەکەم شەڵە بەنا بەخوا هەندێک کەسمان هەیە ئەو بەرەو بەهارەچین ئامادەی بچێتە شوێنێکی دوور بۆ سەیران بۆ گەشت و گوزار بەڵام ئامادە نییە سەردانێکی خزمەکەی دراوسەکەی کەس و کارەکەی بکە تۆ چیان پێڵێ بۆ کەسانە وڵی تر ئەو کەسە خۆی کەوتووە ئەو کەسە خۆی کەوتووە وڵا سەردانەکە باشترە تا سەیران و مەیران بچیت ڕەئی من ئەوەیە ئەر وڵات تۆ سەردانێکی نەخۆشکە بۆ لای یەکێک بچیت تا بچیتە سەیران و خۆ دەشت و دەری شەر خۆشە بچیت جێبێکە گۆڕیت بەس هەر سیلەی ڕەحمیش خۆشە ئاشە خۆشتر نییە لەگەڵ ئەو کەس و کارەکەی خۆیان بچێتە سەیرانەکە با بەرەوەڵا هە لەگەڵ کەسی خۆ خۆشە بچیت سیلێ ڕەحم چیە لای تۆ سیلەی ڕەحم بەلای منەوە شتێکی مقدسە یعنی ضرورە لە ناخی هەموو ئینسانێکە هەبێ بە تایبەتی لە عایلەیەکە یا لە گەڕەچێکە یا لە بینی برایەتیە یا لە بینی کەسوکارە یا سیلەی ڕەحم بۆ خۆشەویستی بۆ وڵاتەکە و بۆ شارەکە و بۆ خاکەکە و بەڵام بە تا ئیستا سیلەی ڕەحم زۆر کەم بۆتەوە بەڕاستی هەمووشی من وا تێگەم هەمووشی ئەگەڕێتەوە بۆ مادە بۆ حاڵەتی ئابووری خەڵک کە ئاوای لێهاتووە هەتا سیلەی ڕەحم بەداخەوە قساکە لە بینی برایەتیان نەما بێ لە بینی کەسایەتیان نەما بێ سیلەی ڕەحم بۆ دایک و باوک نەما بێ باشە ئەوە بەرەوەرزی بەهارە چین خەڵک بۆ سەیران و گەشت و گوزارە چێتە دەرەوە کەچی سەیرەکەین هەندێک کەس حاضر نییە بچێت سەردانێکی ماڵی براکەی کەسەکەی بکات سیلە ڕەحمەکە جێبەجێ بکات و ئامادەی بۆ شوێنێکی دوور بچێتە سەیران پەیامی چییە بۆ جۆرە کەسان وڵای هیوادارم ئەوانە نییە بەخوایان نابچنەوە بەخوایان نابچنەوە نەوەک بۆ کەسوکارەکەی حەقت لە دراوسێکەشیەوە دەست پێ بکە بچێت سەردانی کەسوکاری بکە بۆ سەردانی ڕەفیقەکانی بکە کە سەردانی خۆشەویستەکانی بکە ئەمە لە ڕێگای ئاینیشەوە شتێکی واجبە کە ئێمە ئەبێ سیلەی ڕەحممان هەبێ بەرامبەر خوشک و دایکمان بەرامبەر کەسوکارمان بەرامبەر دراوسێکانمان باشە ئەم پیاوە بەڕێزە چی تۆی لەگەڵ تا دانیشتۆ ئەم پیاوە بەڕێزە برادەرمە برادەری 50 ساڵی مە سیلەی ڕەحممان الحەمدولیلا ماوە باشە قەت بووە دڵتان لە یەکتر عاجز بوو بێ و ماوەیەک ساردی تا ئیسا نەبووە تا ئیسا لەو 50 ساڵان نەبووە سیلێ ڕەحمتان جێبەجێ کردو بەرامبەر یەکتری جێبەجێمان کردووە پێناسەی تۆ چیە بۆ سیلێ ڕەحمەی ئێستا بۆ منە نمونەی وەکو تۆ بە هاوڕێکەت پێناسە چییە چۆن باسی سیلێ ڕەحمەکەی من ئەڵێم کورد هەر کورد خۆی بەڕەحمە نەک لەگەڵ خۆی لەگەڵ غەیرەشا بەڕەحمە تۆ ببینە ئەو هەموو قەومانەی کە لێرە ئەژین ڕێزیان لێگرین خۆشمانەوێن پیان خۆشەوانیش لێرن بەڕێی من بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆجیاوە سیلەی ڕەحم پەیوەندیەکان کەم بۆتەوە ئێستا ئەو سەردان و پەیوەندی و خۆشەویستیە لە نێوان کەسەکانە کەم بۆتە ئەوش بۆی سەرقاڵی ژیانەوەیە ژیانەکە وای کردووە ڕێگەی پەیوەندیەکان ئەمەngە پێشکەوتووە کە سیلەی ڕەحم کەم بکاتەوە کەمتر یەکەم من تەمەنم زۆر لێەوە مناڵترە بەڵام بیرمە جاران خەڵک لە ڕێگەی نخلاتەکانەوە سیارەی نەبوو لە ڕێگەی نخلاتەکان و سەردانی خزم و کەسوکارەکەی کرد بەڵام ئێستا بە پێچەوانەوە خەڵک هەمووی سیارەی هەیە خۆی ئەو سیلە ڕەحمە کەم بۆتەوە هۆکار چییە ئەم سیلە ڕەحمە بۆ ڕادەیە ئێستا کەمی کردووە سەر ڕای هەبوونی هەموو پێداویستەکانی من پێ دەڵێم ڕێگەکانی پێشکەوتنی کۆمونیکیشن پەیوەندیەکان ئەمەngە پێشکەوتووە وەکو ئەو سانیە ئەو کە ئەمانویست تەلەفۆنی بۆ بەغا بکەین ئەوە 2 سەعات بچتا لە بەرید بۆ سایتا تا بەغایەکیان بۆ وەرەگرتی ئێستا براکە و خوشکەکە و ئەڕوا بۆ ئەمریکا لە واشنتۆنەوە فەیسبوکەکەی ئەکاتەوە کامیرەکەی ئەکاتەوە بە 2 سەعات و 3 سەعات قساکەن بە یەکەوە وەک وایە لەگەڵ یەکا بن
ئێستا لەبەر ئەوە وای لێ هاتووە ئیتر بۆ سەبەبەی ئەم پێشکەوتنە بۆ سەبەبەی کەوا تۆزێ ڕەحم برە و کەمی بڕوە. ئەی هەندێک کەسمان هەیە ئێستا وا دڵی عازیز بووە ئەوەندە ڕق چۆتە دڵێەوە ئامادە نییە تەلەفۆنیش بکا بۆ هاوڕێەکەی ئەی پەیامتان چێ بۆ جۆرە کەسانە؟ بەڵام من حەزەکەم تەبایی و خۆشەویستی هەبێ لە بینی خەڵکو و خێزانەکان و خوشک و برا و هاوڕێگانە و بەڵامی تر ئەڵێکی ژیانەکەش سەرخاڵێکی دروست کردووە و وەختەکەش وەقت ئێستا وای لاتۆ زۆر بە سورعە دەڕاتەوە سەیری کە لەم دنیا وای لاتەوە هەفتە حەوت ڕۆژە حەوت ڕۆژەکاڵی حەوت دقەیە ساڵ بە سورعەت ئەو ساڵ زۆر بە قورسی تەواو بوو لەبەرەوە هیوادارم هەموو کەسێک خۆشەویستی تەبایی و ڕەحمی هەبێ لە بینی هاوڕێکان و کەسەکان و خێزانەکان و خوشک و براکان و ئەو پەیوەندیانە پتەوتر بێ و باشتر بێن. ئەو سیلەی ڕەحمەت ببوژێتەوە لە ناو خەڵکە چونکە سیلەی ڕەحم زۆر زەرورە بۆ هەموو کێشەکانی ناو عایلەیەک یا هینی ناو گەڕەکێ یا هینی ئەو ناوخۆی خۆمان سیلەی ڕەحم بەلای منەوە بەڕاستی شتێکی زۆر گەورەیە زۆر دەستان خۆش بێ. هیوادارم ئەو پەیوەندیە خۆشەویستەی کە باستان کرد هەمیشە بەردەوامی و بتوان بۆ خەڵکی تریشی بوازنەوە. ئەزیزان وەکو بینیتان ئەم دوو هاوڕێیە وەکو خۆیان ئاماژەیان پێکرد نزیکەی 48 ساڵە بەیەکەوە هاوڕێن هەتا ئێستا دڵیان لەسەر لەگەڵ یەکتری عاجز نەبووە. داواکارن خەڵکی ژۆکو ئەمان ئەو پەیوەندیە خۆشەویستی و سیلە ڕەحمەی کە لە نێوانیانە هەبوو و هەمیشە سوودیان بە یەکتریگەیان و ئەوانیش بە بەردەوامی هاوکار یەکتر بن ئەو سیلە ڕەحمە جێبەجێ بکەن. ئێمە زیاتر هاوڵاتیانە دوێنین بزانین ئەوان چیمان پێڵێن بزانین ئەوان تا چەند سیلێ ڕەحمیان لەگەڵ چواردەور و کەسوکار و خزم و چواردەوریانە جێبەجێ کردووە ئێوەش لەگەڵمان بوو. ئایا سیلێ ڕەحم چ پێناسەیەکی لای تۆ؟ سیلای ڕەحم شتێکی ئیجتیماعیە زۆر مهمە دینیشە ئەو ئینسانانە یەک بە یەکترین نێزیکترەکە. سلەی ڕەحم هاتشوێ کە سوکار خۆت بکەیت و خوشک و براکان بەسەر بکەیتەوە دایک و باوکو کە ئێمە ئەبێ سیلەی ڕەحممان هەبێ بەرامبەر خوشک و دایکمان بەرامبەر کەسوکارمان بەرامبەر دراوسێکانمان. بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیاوە سیلەی ڕەحم پەیوەندیەکان کەم بۆتەوە. بەڕای منەوە کەسانەی کە پەیوەندی لەگەڵ خزم و کەسیانە خۆشترە کەسێکی تەندروسترە. هەر کەسێک کە بتوانێت سلەی ڕەحم وەجیبانێ قەدر خۆشی زانستیە. سیلەی ڕەحمەوەیە کە پێویستە لە نێوان هەر مرۆڤێکەیە لە خودی خۆی و لە ناخیایە هەبێت پێویستە خۆشەویستی و سۆزێک هەبێت و بتوانێت سەردانی خزم و کەسوکاری بکات و بێڕەحم نەبێت بەرامبەریان یاخود بێوەفا بێت. باشە تا چەندێک ئەو پەیوەندی خزمایەتی کە باست کرد وەکو خۆت پاراستوتە توانیتە سەردانی و کەسوکار و چواردە و دراوسەکانت بکەیت؟ وەڵی بەپێی کاتەی تر بۆت بگونجێ یاخود بتوانی ینی سەردانیان بکەیت ئەکەوێتە سەر کەسایەتی خۆت و پەیوەندیەکەتان کە چۆن پەیوەندیەکتان هەیە لەگەڵ ئەو خزمەت ینی ئیتر کەسەیە دڵت لێ عاجز بوو بێ؟ بەڵێ. ئامادەی لێ ئێستەوە بڕیار بدەیت واز لەو عازیە بینین تو ئاشتی بکەیتەوە؟ ئاشتم کردووە و بوری و ئێستا کەس نییە ینی هیچ کێشە دەبێت لەخوا بەزیابێ هیوادارین هەمیشە پەیوەندیەکان باش بێ. سیلەی ڕەحم لای تۆ چییە؟ سیلەی ڕەحم ئەو مرۆڤەیە کە بتوانێت ئەنجامەکان جێبەجێ بکات نابێ ینی شتەکان جێبەجێ نەهێڵێت. سیلەی ڕەحم ئێستا سەیرەکەین کۆمەڵە کەسمانێ بەرەوەرزی بەهارە چین لە کەسێکی عاجز بووە لە دراوسێکە یان هەر کەسێکی تر عاجز بوو ئامادەیە بچێت بۆ شوێنێکی دوور بۆ سەیران بە کۆمەڵی پێداویستیەوە بەڵام ئامادە نییە بچێ بۆ لای خزمەکەی کەسوکارەکەی ئەو پەیوەندی عازیە نێڵێت. پەیامی چییە بۆیان؟ وڵای داواکارم کە بڕات هەوڵبات کە بڕای خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو شخصێکە عاجزی کردووە بڕات سەردانی بکاتیان داوای لێبوردنی لێ بکات لە بەرەوەی مرۆڤ هەر بە ڕۆژە ئەمرێت نابێ بمێنێتە لەسەر ئەو ئاستا دەبێت ینی بڕات سیلەکە بەجێ بهێنێ. کۆمەڵێک کەسمان هەیە لە ژیانی ئەمە بەجەستە مردوون بەڵام هەمیشە یادگاریەکانیان باسەکەین هۆکاری چی ئەو کەسانە
ڕەنگە بەجەستەش نەمابن بەڵام هەمیشە قسەکانیان پەندەکانیان ئامۆژگاریەکانیان زیندوون ئێمە باسییانەکەینەوە. وڵی ئەو شخصانە هەیە زۆر باشە ینی سلێ بەجێ هێنێ هەیە باش نییە خۆشەویستی دروستەکە سەردانی خزمەکە سەردانی میوانەکە سەردانی خوشک و برا و کەس و هەست هەموو هاوڕێ و ڕەفیق هەموو کەسەکات کەس هەیە تۆ عازز بوو بیلێت و لێرەوە بڕیار بدەیت کۆتایی بە پەیوەندی عازیە بێنێت نەوەڵە ینی عاجزم بووە بەس خۆم وام نەکردووە کە بتوانم ینی عاجزی کەم خۆمە ڕۆیشتومە لەبەرەوەی ئەمەنی تەنازول نییە بەس چەندێ بڕۆ سێلەکە بەجێ بهێڵی ئەو باشترێکە لە خوا پێی خۆشە ینی ئێستا لەم دنیای کەس نییە تۆ دڵ عاجز کرد بێ و پەیوەندی لەگەڵ باوەڵە هەیە زۆر بەس خۆم دڵم گەورەیە باشە ئەی ئامادەی ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان کەسێک تۆی عاجز کرد ئەو سیلەی ڕەحمەی تۆ ئەوەندە بەخۆت بێ بتوانێت بەسەر ئەو عاجزی ئەو ئازاڵ بێت و ئاشتی بکەیتەوە ئامادەم بەڵێ سڵاوت لێ عليكم السلام ورحمة الله. سیلەی ڕەحم چییە؟ سلای ڕەحم شتێکی اجتماعیە زۆر مهمە دینیشە یعنی شتێ ئەو ئینسانانە یەک بە یەکترین نێزیکترەکە. باشە لە سەرتاوە کە هاتم باسیەوەت کرد کە تۆ تورکمانی تورکمانەکان تا چەندێک سیلەی ڕەحم لە نێوانیانە هەیە؟ ئەخ سلای ڕەحم بین تورکمان کەمە وەڵڵا نەک لەبەر شتێک ئێمە حەقیقەت دەڵێنەوە. هۆکار چییە کەمە هۆکاری چییە؟ یعنی سەبەبی ئەو مجتەمەعە گەورە بۆ مامە ئەو حەضارە هاتووە لە غەربەوە شتێکی زۆر مهمە بەس ئێمە ناتوانین استیغلال ئەو حەضارەیە بکەین ینی حەضارەتەکە لەگەڵ ئەو عەلاقەی قەبائیلە یعنی ڕێک ناکەوێ دوایی دینیش تەسیری هەیە زۆر. باشە من بیرمە کاتی خۆی قەدیم خەڵک سیارەی نەبوو بەڵام ئەچوو لە نقلیات سەردانی خزم و کەسوکارێک کرد و سیلەی ڕەحمی جێبەجێ کرد ئێستا هەمووی سیارەی هەیە بەڵام سیلەی ڕەحم نەماوە سەردان کەم بۆتەوە سەبەب چییە؟ سەبەبی موهیمەمە ئەمە استیقلالیەیدا بە هەموو کەسێک تۆ ئێستا گەنجی منیش مەسەڵەن بەو تەمەنە جاران سیارەم نەبوو بەس مەجبور بووم لەگەڵ یەکێ ئیتر دانیشم قسە بکەم ئەوە زۆر تەسیری کردە سلەی ڕەحم لە عەلاقە اجتماعیەیە یعنی بۆ عەلاقە اجتماعیە. باشە ئێستا وەرزی بەهارە خەڵکێک هەیە ئامادەی بچێ بۆ شوێنێکی دوور بۆ سەیران و بۆ گەشت و گوژار بەڵام ئامادە نییە سەردانی براکەی کەس و کارەکەی خزمەکەی بکات عاجز بووە لێ باشە پیا من چییە قسە چییە بۆ کەسان؟ ئەزانی مۆزوعەکە چییە ئێمە چۆن پێت بڵێم یعنی ئەنانیەتمان زۆر زۆرە ینی هەر کەسی ئەڵێ من یعنی ڕێی من حەزێکە فەرزکەم لەسەر تۆ ئێوە نابێ تۆ حەزەکەی ڕێی خۆت فەرزیکەی لەسەر من ئەمە هیچ بە هیچ شوێن یعنی شێوەیە قبول ناکرێت اینجا مەسەلە یعنی با بڵێن نێزیکی عەقڵ نێزیکی عەقڵ بینی ئەو جیلانە وەک تۆ مەسەلەن تۆ گەنجی من بەتەمەنم تەواویانە ئەگەر بتوانین بینی خۆمان تەفاهم بکەین ئەو شتانە هەموویان نامێنێ. سیلەی ڕەحم چییە؟ وڵی سیلەی ڕەحم ئەوەیەکەوە ئێستاکە کەم بووتەوە. پێناسەی تۆ چییە بۆ وشەی سیلەی ڕەحم؟ سلەی ڕەحم وشەیەکی عەرەبیە پێناسەکەی بۆیەکەوە کەسانی نزیکیان ناسراوی یەکتریان شوێ یەکتری بکەن بۆ تێکەڵەیەکی باشیان هەبێ. باشە بەرەو وەرزی بەهارە چین کۆمەڵێک کەس هەیە ڕەنگە دڵمان لە یەکتر عاجز بوو بێ بەڵام سەیرەکەی زۆر بمان ئامادەی بچین بۆ سەیرانەکە بۆ شوێنێکی دوور بەس ئامادە نین بچین کەسەکەمان ناشت بکەینەوە سیلەی ڕەحمی بەرامبەر جێبەجێ بکەین پەیام چییە قسە چیە بۆ کەسان؟ وەڵڵاهی ئەوەیەکەوە تەمەن کورتە ئینسان پێویست بۆ ناکە ینی لەسەر کێشەیەکی بەسیط هەموو کێشەکان بچووکن بەڵام گەورەکراوە. ئامادەی ئەو کەسەی کە دڵت لێ ڕەنجاوە ئاشتی بکەیتەوە لەم بەهارەیە؟ بە دڵنیاوە ئینشاڵڵا. چی پێڵێ؟ وەڵڵاهی کەسێکی واشک نامەم یانی دڵم لێ ڕەنجاوی کەس نییە لەم دنیا باشە هیوادان هەمیشەوا بێت. ئایا سیلەی ڕەحم چ پێناسەیەکی لای تۆ؟ سلای ڕەحم شتێکی اجتماعیە زۆر مهمە دینیشە ئەو ئینسانانە یەک بە یەکترین نێزیکترەکە. سلەی ڕەحم هات شوێکە سوکار خۆت بکەیت و خوشک و براکان بەسەر بکەیتەوە دایک و باوکو کە ئێمە ئەبێ سیلەی ڕەحممان هەبێ بەرامبەر خوشک و دایکمان بەرامبەر کەسوکارمان بەرامبەر دراوسێکانمان. بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیاوە سیلەی ڕەحم پەیوەندیەکان کەم بۆتەوە.
بەڕای منەوە کەسانەی کە پەیوەندی لەگەڵ خزم و کەسیانە خۆشترە کەسێکی تەندروستترە. هەر کەسێک کە بتوانێت سڵێ ڕەحمەجی بارێ قەدر خۆشی زانستیە. سیلێ ڕەحم چییە؟ سیلێ ڕەحم وەلای خۆشەویستی و خۆشەویستی بۆ ماڵ ناو سیلێ ڕەحمەتە بێ و باشە. ئێستا بەرەوەرزی بەهارەچین کۆمەڵی کەس هەیە ئامادەیە بۆ سەیران بچێتە شوێنێکی دوور بەس براکەی کەس و کارەکەی نزیکە لێوە سەردانی ناکە. پەیامت چیە قسە چێ بەوە؟ سەردانم پەیامەوەیە خۆشەویستی نزیک بێتەوانێ و سەردانی بکە و دڵنەوایی باتەوانێ و ئەویش عینەش لەگەڵیا بڕۆ بۆ شوێنە. کەس هەیە دڵت لێ عاجز بوو بێتەوە؟ نەخێر. هەمیشە بە دڵسافی هەمیشە بە دڵسافی و بەخۆشی ئەر نەخێر. سیلەی ڕەحم ڕەحمیانەتە ئینسان کە ڕەحمی جوڵێ ئەجوڵێ بووە هەموو شتێ نەک بووە بڵێ شتێکی جیاواز. باشە بە شێوازی قسەکردنەکەدا پێم وایە خەڵکی ڕەنگە ڕۆژەڵات بی وایە؟ بەڵێ. سیلەی ڕەحم لە ڕۆژەڵاتی کوردستان چۆنە؟ وەڵی ئەم مۆبایل و هێنا سیلەی ڕەحمی هیچ نییەڵا کاک. زۆر کەس هەیە ئەزانین کەوا ئەوە بەرەو بەهارە چین سەردانێکی سەیرانی هەیە چێتە دەرەوە بۆ شوێنێکی دوور ئامادەی مە بکە بەڵام خزمەکەی کەس و کارەکەی نزیکە لێەوە حاضر نییە بچێت سەردانی بکە سیلەی ڕەحم جێبەجێ بکە. تۆ قسەوە چییە؟ نەسیحەتی چێ بۆ کەسان؟ وەڵی نەسیحەتم ئەوەیە ئەم وەزعا هەروان نامێنێ و ئەوەی هەیەی هاوکاری فەقیر و هەژار بکە و تەواو. لەگەڵ خزم و کەس و کارتا تا چەندێک سیلەی ڕەحم و جێبەجێ کردوتەوە؟ وەڵی ئەو سیلەی ڕەحم بوو بەس ئێستا هیچ نەماوە کاکە. بۆچی هۆکار چییە؟ هۆکار وەزعەکە وای لێ هاتوو خۆ ڕۆژگار هەر ئەو ڕۆژگاری ئەو سایە. بۆچی وای لێ هاتووە؟ ئەی کاگە ئەمەە ئەم کوشتار و هێنا ئەکرێ و ئەم لاو ئەو لاو سیلەی ڕەحم نەما لە بین خەڵکا کاکەیە. سیلەی ڕەحم بۆ خزم و کەسی نزیکە ئەوانەی کە پەیوەندی خوێن هەیە لە نێوانیانە بۆ نمونە وەکو دایک وەکو باوک وەکو پور وەکو مام خزم و کەسی نزیک. ئەی بەرامبەر دراوسێ دراوسێ ژەجری هەیە. لە ورزی بەهارین ئەوە بەرەو بەهارە چین زۆر کەسەیە چێ بۆ سەیران بۆ شوێنێکی دوور ئامادەیە بەڵام ئامادە نییە خزمەکەی کەس و کارەکەی کە نزیکترە لێی سەردانی بکە. پەیامت چێ بۆیان داوایان چیان لێ؟ وەڵی خزم سەردانی خزم و کەس و کارەوە لەسەر هەموو کەسێک واجبە وەکو ئەوە پەیوەندی عایلەیش خێزانداریش خۆشتر و گرم و گوڕترەکات. ئەو کەسانەی کە بەڕای منەوە کەسانەی کە پەیوەندی لەگەڵ خزم و کەسیانە خۆشترە کەسێکی تەندروستترە. باشە خۆت تا چەندێک سیلەی ڕەحم و بەرامبەر چواردەورە جێبەجێ کردووە؟ لە سەدا دای بنێ لە سەدا هەفتا تقریبا. هەندێک کەس هەیە ئینسان ڕەنگە لە ژیانە لێ عاجز بوو بێ عازی کەت بێتە ناویان. تۆ کەسێ لێ عاجز بووبی؟ ئەگەر هەیە بڵێ هەیە بەس ئامادەی لێ ئێستەوە بڕیار بدەیت لیان خۆش بیت و سیلەی ڕەحمی بەرامبەر جێبەجێ ئەوەی بتوانم بەڵێ زۆریش بە بەدڵێکی فراوانەوە لەگەڵ هەموو کەسانێکی عاجز بووم ناوچە چەند جارێکی شاشتم کرد بێتنەوەە. چیان پێڵێ لێرەوە؟ ڕێزمێوە. سڵاوت لێ. سەلام عەلەیکم براکەم خۆشی چوونی براکەم سپاس دەکەم. سیلەی ڕەحم چییە؟ سڵێ ڕەحم ێستا کە ئێترام و گەورە بگری ئێترام و فامیل بگری سەرکەشی وە خۆی شک و بەراو بکە شتەکانت بکەیت ئینشاءڵڵا. هەر کەسێک کە بتوانێت سڵێ ڕەحمەجی بارێ قەدر خۆشی زانستیە. ئەگەر نەتوانێت سڵێ ڕەحمەجی بارێ ئەرزشی لەلای خۆی نییە و قەدریش بوو خۆی نەزانستیە. باید نسبت پدر و مادر مخصوصا باوک دایک بیشتر احترام کرد بە فامیلەکان سەرکەشی کرد حداقل ئەگەر نەتانستی حضوری بچی تەلەفۆنی هەواڵیان پرسی. وەلی متاسفانە ئەمڕۆزە ئەی تەلەفۆنە و ئەم تەلگەرامە باعث بێت کە کەمترە کەتانە سەرکەشی بکەن. تۆ بە قسەکاندا دیارە خەڵکی ڕۆژەڵاتی؟ بەڵێ خەڵکی کوێیت؟ خەڵکی کرماشانم براکە. سیلەی ڕەحم لە خەڵکی کرماشان چۆنە؟ حداقل دەرتووری ساڵەکە چەندی بار سەرت لێکیشن. ئەگەر خۆیان نەخواستە مەریزی چتی بوو دەردەقل سەرەکیشتە یەکترەکی هەواڵ پرسیگەکەن مەخصوصا لە ئەیامە ئێدا حتمەن دید و بازی دیان هەست لە ماهر ڕەمەزانە لە موقعی ئەیامەی لە خۆشیان بگەرەک بوو ئەچن سەری بە ماڵ یەکترەکی ئەکیشن. باشە تۆ لە ڕۆژەڵات و هاتیو تێرە حتمەن خزم و کەسوکارت لێرێ وایە؟
دوستانم ڕەفیقانم هانە کونسولگەری ئێرانە هاتمە سەری بووانە بکەشیم. باشە سیلێ ڕەحم چۆنە لەگەڵ ئەوانە چۆن هاتووی چۆن ئەوان توانیوانە سیلێ ڕەحم لەگەڵ پات دەستکەم نیازە بە ساڵ هەداقل یە بار دو بارمایم سەر لیان بکەشیم چون ئەمانەشانەی شار غەریبە چون ئەو فامیلن دوستن ڕەفیقن باسی هەداقل ساڵی یە بار دو بارمای سەری لیان کیشەکەوانش دڵیان خۆش بوو دڵیان گەرم بوو بوویمە. باشە هەنێک کەس هەیە ئەوە بەرەو فەسلی بەهارە چی دڵیان لە کەس و کارەکەی عاجز بووە ئەچێ بۆ سەیران حازر نییە بچێ دڵی کەس و کارەکەی ئاش بکاتەوە تۆ چیان پێڵێ اشتباکەن ئەمانە اشتبانە گەرەکە ئەوانە اشتباکەن ئەسلی ئەسە کە ئەگەر بتانن سەرکەشی وە فامیلەکانیان بکەن کە ئەم دڵە خالی بکات دڵ نزیک بەیەکە و شادە بکەن سەیران بچی چا یامە بچیدە تەفری بشی چا تەفری ئەسە کە بچی دڵ دووسێ دڵ ڕەفیقی دڵ هەمکاری وە دەستباری. سلێ ڕەحم ئیمە هەم لە بواری ئینسانی و حسابی بکەین هەم لە ناوچەی خۆمان بەتایبەت لە ئێرانی کۆن کە کوردستانات هەمووی لە بەرەگریتەوەوانە زۆر کۆنەوە هەر خەڵک هەمووی سەردانی یەکردن لە کۆنەوە لە بواری ئیسلامیشە زۆر تاکید لەسەری کراوە کە سلێ ڕەحم زۆر تاکید لەسەری کراوە بەتایبەت پێغەمبەر ئیسلام لە تاکیدی زۆری لەسەری کرد. لە ڕۆژهەڵات سیلێ ڕەحم لە نێوان خەڵکا چۆنە؟ واللهی باشە بەس ئەو باشەیە کە بڵین نا لەبەرەوە جاران وەختی خۆی قەدیم سیلێ ڕەحم بەخۆتر بوو ئێستا کەس بووە هۆکار چییە؟ هۆکارەکەی یەکتی هۆکار نییە هۆکارەکە چەند هۆکارێکی هەیە بەتایبەت ئەم ئەسری ارتباطات ئەم فەزای مەجازیە کێشە یان ژیان قورسەوەکردنەوە خەڵک وەکو جاران ژیان سادە نییە لەم ڕەوانگەی سادە و نابینە خەڵژیان. بەرەو فەسلی بەهارە چین هەندێک کەسەیە دڵی لە کەس و کارەکەی لە برایەکی لە کەسێک عاجز بووە بەڵام ئامادە نییە بچێ بۆ لایەوە چێ بۆ سەیران بۆ شوێنێکی دوور چیت هەیە چیان پێڵێیت نەسیحەتی چێ بۆیان؟ مۆکو یەک برایکی بچووک بوو هەموو خەڵکی کوردەڵم کە بەبێ ڕز لە برای خۆمان بگرن ڕز لە برادەرمان بگرن ڕز لە دای خۆش باوک برا چون ئەمە ژیان چ شتێکە کورتە یانە بەڕاستی ئینسان بتوانێت استفادە لێ بکات لەم بواران. سیلێ ڕەحم چییە؟ وڵا سیلی ڕەحمەوەیە کە پەیوەندیەکە لە نێوان خێزانەکان ئابەسرێتەوە لە نێوان دایک بۆ ڕۆڵەکانی بۆ کوڕەکانی بۆ کچەکانی بۆ خزم و کەسوکاری بۆ باپیر و بۆ نەنک و کە ئەم سڵەیە خێزانێکی بەختەوەر بەیەکەوە بەستێ بەیەکەوە. پێیان چێ بۆ ئەوانەی ئێستا لە یەکتر عاجز بوون و سیلێ ڕەحم لە نێوانیان نەماوە. وڵی هیوادارم زیاتر لە یەکتری تێ بگەن بە قسە و بە گفتوگۆ و بۆی ئەو سیلەی ڕەحمە خاصنە و دایک و باوکانی کە مناڵیان لە بینایە لەبەر خاتری مناڵەکانیانە بێ لەگەڵ یەکتریا بگونجێن یعنی هەچۆنێ بێ خۆیان بگونجێنن یعنی پێبێنن بەسەر کێشەکانیانە کێشەکان گەورە نەکەن گوێ لە یەکتری بگرن. باشە خۆت چەندێک سیلێ ڕەحم جێبەجێ کرد و بەرامبەر چواردە و خزم و کەس و کارەکەی خۆت؟ وڵا زۆر تقریبن تا ئێستا ئەوە نیە بڵم لەگەڵ یەک کەسا قسەم نەبێ تەنانەت لەگەڵ هاوڕێ و دراوسێ و لەگەڵ خزم و کەس و کار دایک و خوشک و برا لەگەڵ هەمویانە. کەس هەبووە عازی بکەوێتە نێوانتان و دوای تۆ بچیت ئاشتی بکەیتەوە؟ نەخێرنەوە ئاشتیوانە ئەوان توان ناش کردێتەوە؟ نەوەڵا هەر مشکیلە نەبوو نەمانێشتوی شتێ بگاتە ئەو کێشەیە کە یەکتری عاجزکەین. سپاس بۆخوا. باشە کۆمەڵێک کەسمان هەیە بەرەو فەسلی بەهارە چین بۆ سەیرانە گەچێ بۆ شوێنێکی دوور بەڵام ئامادە نییە کەسەکەی یان هاوڕێکە یان دراوسەکەی کە عازیە کەوتۆتە نێوانیان بچێتە بۆ لای و سیلێ ڕەحم جێبەجێ بکە تۆ پەیام چیە قسە چێ بۆوان؟ وەڵام نەڵێم ئەگەر ئاشبوورەوە هەبێ ئەماوە نییە بڵێ پیلێنێ و نەفسی ئەو بەرزە و نەفسی ئەو نزمە بەعکسەوە لێبوردن زۆر مهمە لەو شتانەیە بە بۆنەی مناسبەتێکەوە بێ لە بەهارێکا بێ لە جەژنێکی نەورۆز یعنی لە ڕەمەزان لە قوربانە با یەکتری ئاشکەنەوە. ئایا سیلێ ڕەحم چ پێناسەیەکی لای تۆ؟ سیلەی ڕەحم شتێکی ئیجتیماعیە زۆر مهمە دینیشە ئەو ئینسانانە یەک بە یەکترین نێزیکترەکە. سلەی ڕەحم هات شوێکە سوکار خۆت بکەیت و خوشک و براکان بەسەر بکەیتەوە دایک و باوکو کە ئێمە ئەبێ سیلێ ڕەحممان هەبێ بەرامبەر خوشک و دایکمان بەرامبەر کەس و کارمان بەرامبەر دراوسێکانمان. بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیاوە سیلێ ڕەحم پەیوەندیەکان کەم بۆتەوە. بەڕای منەو کەسانەی کە پەیوەندی لەگەڵ خزم و کەسیانە خۆشترە کەسێکی تەندروسترە. هەر کەسێک کە بتانێت سلێ ڕەحم وەجیبانێ قەدر خۆشی زانستیە. پێ دوایە ئەو کەسانەی کە
سیلێ ڕەحم جێبەجێەکەن نفسیان کەمتر لەوانی تر یا گەورەی ئەوانە بەو شێوازە ئەتوان سیلێ ڕەحم بەرامبەر چواردەوریان جێبەجێ بکەن. بەڵێ لێبوردن و سیلەی ڕەحم جێبەجێکردن گەورەی ئەوانە، یعنی هەچ کەسێک گەورەی بێ سیلەی ڕەحمەگرێ نا سیلەی ڕەحم ناگرێ، ینی هاتوچۆکە لە بینی کەسوکارەکانە دوو بران دوو خوشکن بە هاتوچۆ جوانە ئەو خۆشەویستیەش کە یەکتری نەبینن و خۆشەویستی کەمە بێتەوە سیلەی ڕەحمە کەمە بێتەوە، بەڵام ئەگەر بەیەکەوە بوون لە خۆشی و ناخۆشیە دایمە سیلەی ڕەحمەکە زۆرترە بێ گەورەترە بێ خۆشەویستی زیاترە بێ لە بینی مناڵەکانیانە. ئێستا وایە ئامۆزایە پورزای یەکتری ناناسن سیلەی ڕەحم زۆر کۆین بووە کەم بۆتەوە. هۆکار چیە لە ئێستا سیلە ڕەحمەوەندە کەم بۆتەوە بەبراوت بەجاران؟ بەڵێ وڵاهی ئیتر دەوروبەرە و هەمووی مەشغوڵە و هەمووی ڕائەکا و ئینتەرنێتە و یعنی تەکنەلۆجیایە و هەمووی مەشغوڵە بۆ شتانەوە کاتێکی کەم ماوە. جاران بندایکم باسیە کرد ئەڵێ هەموو شێوە سەردانی ماڵە خزممان کردووە، ماڵە برات و بۆ ماڵە خوشک چووە تەنانە ماڵە دراوسەکانیش بەس ئێستا بەداخەوشتە زۆر کەم بۆتەوە. جاران کە خەڵک سیارەی زۆر کەم بوو سیرمانە کرد خەڵگە چوو لە نقلاتەکانەوە چوو سەردانی خزم و کەسوکارەکەی کرد، بەڵام ئێستا هەمووی سیارەی هەیە کەسی سیلەی ڕەحمەکە کەم بۆتەوە. تۆ قسە چییە پەیام چییە بۆ ئەو کەسانەی کە هەموو پێداویستێکیان هەیە بەڵام سەر ڕایەوەش ئامادەنی نەو سیلەی ڕەحمە جێبەجێ بکەن؟ جاران ژیان زۆر سادە و ساکار بوو، یعنی واژ نەبوو هەموو شێوە ماڵەکان دانیشتن بە دەمەتەقێ و قسەی خۆش و شەویانە بردەسەر و بە چیرۆ گێڕانەوە و یعنی زۆر سیلەیەکی ڕەحمی خۆشە بوو لە بینی مام و خاڵ و پور و باپیرە و نەنک و ئێستا ئەو شتانە زۆر کەم بۆتەوە. مناڵی وایە نەنک و باپیری ناناسیە کاتەکەی کەماڵێ من کاتم نییە یعنی ئەوە بکەم من حەزەکەم یعنی وەکو دۆخی جارانی لێ بێتەوە سەردان زۆرتر بێ خەڵک زیاتر بگەڕێ. بەڵێ عیلاقی نییە بەسەر موچە و پارە و خواردن و من ئەچمە ماڵی خوشکێکم هەچێکی بوو لەگەڵ یەخۆم یعنی ئەوە نییە شتی جوانم بۆ دانیان شتی خۆشم بۆ دانێ. سیلە ڕەحم پێکاتۆ ئینسان ئەبێ ڕێزم هەیە ژن ئەگەر پیا و ئەبێ سیلەی ڕەحمی هەبێ ئەبێ ڕەحمیە بۆ چوار دەور پشتەکەی خۆی بەزەیی هەبێ ئینسان پێغەمبەر صلی الله علیه وسلم تەنانەتی الرفق بالحیوان بەزەییتان هەبێ بۆ حیوانات نەک بۆ ئینسان. ئینسانیش بەرامبەر ئینسان پیا و بەرامبەر پیا و ژن بەرامبەر ژن پیا و بەرامبەر خێزانەکەی بەرامبەر بە پێچەوانە بەرامبەر پیاوەکە بێ سیلەی ڕەحمێ بێ بەزەیە بێ چوم سیلەی ڕەحم و شەفەقەت و ڕەحم یەکێکە لە صفاتی کەلیماتی خۆی تەبارەک و تەعالی. تۆ تا چەندێک سیلەی ڕەحم و لەگەڵ چواردەور تا جێبەجێ کردووە؟ واللهی من شخصی خۆم ڕەحمم هەیە ئینسانێکی بەزەیی تەنانەت دڵم بە مێرولەی شەستێ بزانم حیواناتی شتێک لە پەلەقاژێ لە حاڵەتێکی ناخۆشە یارمەتیم دڵت لێ عازز بوو بێ هەموو ئینسانێ دڵ لێ بەرامبەرەکەی لێرەوە چی پێڵێ ئامادەی ئاشتی بکەیتەوە؟ بڵێ من دڵم لە هەرچ کەسی عادز بوو بێت تەنانەت خۆم چوم ئاشتم کردوەوە ئەگەر فترێکی بەسەرا چوو بوو. هەندێک کەسمان هەیە لە دڵی کە لە کەسێک عازە بێ ئەمەندە با بڵێن بەڕخە چێتە دڵیەوە کە ئێستا لە بەرەو بەهارش ناوادێ بچێ بۆ سەیران بۆ شوێنێکی دوو بەس ئامادە نییە بچێ بۆ لای ئەو کەسە ئاشتی بکاتەوە. پەیام و چیە قسە و چێ بەو کەسان؟ وەڵاهی پەیامم ئەوەی بە ئەو کەسانە ئەبێ بەزەییان هەبێ ئەبێ چینە لە دڵیان نەگرن ئەبێ ڕەحم و شەفاقەتیان هەبێ ئەبێ دڵیان فراوان بێ بەرامبەر خەڵک. چینە و ڕق گوناحە خۆی تەبارەک و تەعالی حەز لەو ئینسانانە ناکات کە چینە و ڕق لە دڵیا بێ نابێ ئینسان بغزێ بێ ئەبێ ئینسان دڵی فراوان بێ ئەبێ ڕەحمی هەبێ بەرامبەر ئەو ئینسانە. ئەگەر لە حاڵەتی ئینسانێکی عاجز کرد بێ ئەبێ خۆی بچێ ئاشتی کاتەوە چکم خێرەکە زیاتر بۆ ئەو زیاتر خێرەکەی بەرەکە. سیلەی ڕەحم چییە؟ وەڵڵای سیلەی ڕەحم وەکو جاران لەمەوە جاران مەسەن خزم و کەسوکار زۆر بە یەکتریان بەسەرە کردەوە زۆر بەلای یەکترێ چوون. ئێستا ببوونی تەکنەلۆژیەوە ئەم شتانە کەم بووە تەماشاکەی لە شارێک بۆ شارێک بە لە حەزات تەلەفۆنی بکەوە یان نامێکی بۆ نێرێ ناچی بۆ لای جاران هاتوچووە بوو. هۆکار چیە ئەمانە نەماوە سیلەی ڕەحمە بە خۆتەی جاران نەماوە؟ هۆکاری ئەم تەکنەلۆژیە ئەم تەکنەلۆژیە پێیا بووە ئاسانکاری کردووەتر قەت ناوێ حەزێتی خۆی بدە لە شارێکەوە بۆ شارێ بچێ یان لە دیەکەوە بۆ دوێ بچێ بۆ کەسێ بە ئاسانکاری نامەیەک بۆ نێ. تۆ خۆت تا چەندێک سیلەی ڕەحمت جێبەجێ کردووە لەگەڵ چواردەوری خۆتە؟ وەڵڵاهی ئەوش بکەوێتە سەر دەرەجات نزیک و دووری بەزەتی مناڵەکان خۆم ناتوان دوو ڕۆژ لیان بینم تێگەیشتی فەرقەکات. ئەگەر نیان بینی لیان دوورکەی تۆ چیت بەسەردێ حاڵەتی چۆنە؟ یعنی هەستەکەم وەکو بری شتێکم لە قسانە ینی لیان دوورکەوتەوە حەزەکەم دایمە لیان نزیکم لەگەڵ ئەوشە تەلەفۆنیان بۆ کەم یانی ئەگەر ڕۆژێ تەلەفۆن بۆ نەکەن
من تەلەفۆنیان بۆکەم بۆ دەنگتان نییە چی وەزعتان چۆنە خوانە خواستە خۆ لە خۆش نیتان کەسێ دڵێ لێ عاجز بوو بێ والله حتما هەیە باشە ئامادەی ئاشتی بکەیتەوە سیلێ ڕەحم جێبەجێ بکەیت والله طبعا ئاشتۆکرد شتێکی خۆشە ئسان دایمەن هەوڵ بە لەگەڵ هەموو کەسێک عیلاقاتی باشێ باشترێکە کەواتە تۆش بڕیار بدە و کەسە ئاش بکەیتەوە من بەبێ ئەوەی بڵێ خۆم شتێکەمەوە چی پێڵێ لێرەوە پەیام چییە بووی ئەگە بزانم من شتێکم کردو داوای لێبوردنی لێکم ئەگەر بزانم خەتای منە پێت وایە ئەو کەسانی کە لێبوردن هەمیشە گەورەترن لە کەسانی ئاسایی ئەکید لێبوردەی گەورەی ئینسان نیشانەدات ئەی بۆچی هەندێک کەس چۆنەڵێ خۆی پێ کەمترە کە لێبوردە بێ یان لێبوردەی بەرامبەر چواردوورە خۆی پێ کەمترە قسەی چێ بۆ ئەوان غەڵەتە بالعکس هەنێ لێبوردە دێ و نرخی تۆ کەم ناکەتەوە بەڵکو زیاترێکە منم نەخوای گەورە ئێستا خوای گردوونە بەڵام لێبوردەترین کەسی شەوایە ڕاستە دەگەژی ئینسان چرێ هەنێ ئەو کەسانە زۆر غەڵەتن کەوا گە لێبوردە بێ خۆی بەکەم بزانێت زانێکە لە قیمەتی کەمە بێتەوە نابلعکس بۆ تۆ دەستخت بەرزە بێتەوە باشە بەرەو فەسڵی بەهارەچین زۆر کەسەیە عاجزە لە کەسێکی لە دراوسەیەکی لە ناسراوێکی ئامادە نییە بچێ ئاشتی کاتەوە بەڵام ئامادەی بچێ بۆ شوێنێکی دوور بۆ سەیران و بۆ گەشت و گوزار نەسیحەتی چیە ئامۆژگاری چیە بۆ کەسانە بۆ ئەوی سیلێ ڕەحم جێبەجێ بکەن والله ئینسان دائیمەن باشترەوەی کەس لە خۆی عاجز نەکە عاجزکردن زۆر سالە توانین بە سەعاتێ دڵی دە کەس بشکێنی بەڵام ئەگە دڵی یەک کەسێ بشکێنین بە ساڵە ناتوانین چاشکەیتەوە چاکردن زەحمەتە دائیمەن ڕوخان سەهلە بەس دروستکردن بینە زەحمەتە تەماشاکەی تۆ خانووی دروستەکە لەوەیە ساڵی دو ساڵ پێچێتە تەواوێکی بەڵام توانین لە ماوەی سەعاتێکای بڕخێنی ڕوخاندن سەهلە بەس بینە سپاس سەرچاوم خۆش بێ ئەزیزان وەکو بینیتان ئەوە پەیامی یەکێک لە هاوڵاتیان بوو کە باسی ئەوەیە کرد ئینسان هەتا لێبوردە بێ گەورەتر دەرەکەوێت ئەوە هەڵەیەکەوە ئینسان وا بزانێ بە لێبوردەیی لای خەڵک بە شێوازێکی کەمتر سەیرەکرێ پەیامی تۆ کۆتایی هات تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ